بدرێ لە منداڵیەوە منداڵوا پەروەردە بکرێ کە گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێ بەرهەمی ناوخۆ لە هەموو ڕۆیەکەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی پیشەوە ئەگەر بتەوێت بەرهەمی ناوخۆت هەبێ بەرهەمی ناوخۆ ئەتوانیت کوالیتیەکەی بەرزتر بکەیت ئەتوانی ئەو پارەی لە بەرهەمی دەرەوە سەرف دەکەی بۆ بەرهەمی ناوخۆ بەکاری بێنی وەکو کارگە نمونەگە کارگەی خۆماڵیت هەبێ کارگەیەکە بێ بەرهەمی خۆماڵی بەکاربێنی نەک لە ڕووی کوالیتیەوە بەڵکو بگرە چەندەها گەنجی بێکار چەندەها گەنجی خاوەن شەهادە و بێشەهادە ئەتوانن لەو کارگەیە کار بکەن هیچ شتێکی خراپ نێتە ناوخۆ بە هیچ شتێک تۆ بۆ بەرهەمێکی تایبەتی خۆتت هەیە ئەبێ ئەو بەرەمە های کوالیتی بێ ئەگەر های کوالیتی نەبێ نهێڵی بێتە ناوە لەبەرەوە کە های کوالیتی بوو خەڵکیش وردە حەز لە شتی خۆماڵی خۆمانەکات و وازە شتی بیانی هێنێ ئێمە لێرە کارگە دانێن گەنجەکانیشمان دەکەونە کار سوود لەو پارە و دۆلارە وەردەگرین کە دەستە خارج هەمووی بۆ خۆمان دەمینێتەوە ئێستا ئێمە لەو کوردستانە پێویستمان بە چەند کارگەیەکە